اسكتشم كتشا كردانم كلي الكاسدي لاوانم ريحانا رزو جمانم لاوكو حقیقەتی ژن و ژیانە دەمێکە بێکەسی شاعیر وتوویەتی مەل بە باڵێ نافرێ ژن کۆڵەگەی ماڵ و خێزانە تاوکەری ژیانە لە هەر کۆمەلگایەکدا ژنان لە پێشەوە بن ئەو کۆمەلگایە لە ڕووی ئابووری و سیاسی و ئەدەب و هونەرەوە لە پێشەوەن. تشخول طاقة غدم دبيني بيري واسأل النارم دلالي تاخد شيريني دلوكيلي هنقبيلي گرنگی ئێمە ئافرەت ڕنگ و ڕوومان چێ و چۆنە ئێمە بەهێزین ئێمە دەمانەوێت کار بکەین نەک لەبەر ئەوی لە پیاوان باشتر بین باوکو دەمانەوێت لە ئەوان کەمتر نەبین تۆی ئافرەت کە ئێستا گوێت لێمە هەستە و کار بکە چاوەڕێمە کە گوڵێکت بۆ بێ باخچەکەی خۆت ئاو بدە. با هیچ شتێک ڕێگر نەبێت لە بەردەم سەرکەوتنی تۆی خانم باوەڕی تۆ هێزی تۆیە ئێمە وەک خانمانی دێرەوە ئەزمموی ئەومان کرد کە دەتوانین بە دابشکردنی کاتەکانمان بەسەرجەم کارەکانمان ڕابکەین بەوەش ئەمەمان بۆ کۆمەلگا سەلمان کە ئێمە زۆر بەهێزترین لەوەی ئێوە بیری لێ دەکەنەوە. أبيني قلنا احلي جمنا لاوكو وزبري بان لاوكو أبيني شرما قلك بيترسوسه بەڵێنی یەکسانی شتێکە و یەکسانی ڕاستەقینە شتێکی چرە جیهانێکی ڕاستەقینەی یەکسانی ئەو شوێنەیە کە تێیدا ئافرەتان نیوەی وڵاتان پڵە باڵەکان کۆمپانیەکان بەڕێوە ببن و پیاوان نیوەی ماڵەکان بەڕێوە ببن ئەم یەکسانش تەنها بە یەک شێوە دێتە دی کە ئێمەی ئافرەتان زیاتر بینە پێشەوە و توانە و بەهرەکانی خۆمان نیشان بدەین. هەشتی مارس پیرۆز بێت. ريحاني كل الكهي